سەرچاوەکانی هەواڵی وەک کەناڵی فەڕەنسێ و ڕۆژنامەی لۆبۆن بەڵاویان کردەوە شەوی سەری ساڵی نوێی 2021 لە شاری ستراسبۆرگ و دەوروبەری لە فەڕەنسا دوای کۆتایی هاتنی ئاهەنگەکان 6 ئۆتۆمبیل سوتێنران. ئەمە لە کاتێکدایە حکوومەتی فەڕەنسا بە بۆنەی پەتای کۆڕۆناوە لە سەعات 8 شەوەوە قەدەغەی هاتوچۆی ڕاگەیاندووە و 100,000 پۆلیسیشی بڵاوە پێکردووە. ئەو ئامارە بەراورد بە ساڵی ڕابردوو ساڵانی پێشتر وە کوردەواری دەڵێ زەڵاتەیە، چونکە تەنها لە شەوی سەری ساڵی ڕابردوودا 1035 ئۆتۆمبیل سوتێنراون. سوتاندنی ئۆتۆمبیل لە شەوی سەری ساڵی نوێدا لە فەڕەنسا بووەتە کەلتور و مێژوویەکی دێرینی هەیە، بەڵام لەم ساڵانەی دواییدا وەک نەریتێکی ناڕەزایەتی لێهاتووە. ماڵپەڕێکی هێندی راپۆرتێکی لەو بارەوە نووسیوە و ئاماژەی بە زانیاریەکی گۆڤاری تایمی ئەمریکی کردووە کە دەڵێ ئەو دیاردەیە لە هەفتاکانی سەدەی ڕابردووە دەستی پێکردووە کاتێک گەنجانی ناوچە سنووریەکانی فەڕەنسا بۆ سەرنج ڕاکێشانی کۆمەڵگە و میدیا و سیاسیەکان دەستیان بە سوتاندنی ئۆتۆمبیل کرد. لە درێژەی راپۆرتەکەدا هاتووە دواتر وای لێهات ئەو کەسانەی ئاگریان لە ئۆتۆمبیلەکان بەردەدا پۆلیسیان پەلکێشی شوێنی ڕووداوەکە دەکرد و دواتر هێرشیان دەکردنە سەر، بەڵام لە ئێستادا وەک ڕێگەیەکی ناڕزایەتی دژ بە جیاکاری و بێباکی کۆمەڵگەی سەرمایەداری فەڕەنسی گوزارشتی لێ دەکرێت. بەپی ئامارەکان لە ساڵی 2007دا 879 ئۆتۆمبیل سوتێنراون، لە ساڵی 2009دا ڕێژەکە بۆ 1147 ئۆتۆمبیل بەرز بووەتەوە. شەوی سەری ساڵی 2019 نزیکەی 1457 ئۆتۆمبیل سوتێنراون، لە ساڵی 2018دا 1290 ئۆتۆمبیل، لە ساڵی 2014دا 1067 ئۆتۆمبیل و لە ساڵی 2016دا 804 ئۆتۆمبیل و لە ساڵی 2017دا 935 و لە شەوی سەری ساڵی نوێی 2018دا 1031 ئۆتۆمبیل سوتێنراون. ئەمە جگە لەوەی لە ناڕەزایەتیەکانیشدا ژمارێکی زۆر ئۆتۆمبیل دەسوتێنرێن. بە نمونە لە ناڕەزایەتیەکانی مانگی دەی ساڵی 2005دا زیاتر لە 5,000 ئۆتۆمبیل سوتێنراون. بەپی زانیاریەکانیش زۆرینەی ڕووداوەکانی سوتاندنی ئۆتۆمبیل لە گەڕک و ناوچە هەژارنشین و پڕ لە ئاڵۆزیەکانی ستراسبۆرگ و لیل و تۆلۆز و نانت دووبارە دەبنەوە. فەڕەنسا ئەوە یەکەم و دوا قەیران نییە کە لەسەر ئاستی کۆمەڵایەتی پێوەی دەناڵێنێت. بەپێی زانیاریەکانی نووسینگەی ئاماری ئەوروپی یۆرۆستات کە ساڵی ڕابردوو بڵاوی کردەوە، فەڕەنسا لە ڕووی دەستدرێژی و توندوتیژی دژبەژنان سەرتۆپی وڵاتانی ئەوروپای گرتووە. بە جۆرێک لە هەر 3 ڕۆژێکدا ئافرەتێک لە فەڕەنسا دەکوژرێت و لە هەر ساڵێکیشدا 225,000 توندوتیژی جەستەیی و دەستدرێژی دەکرێتە سەر ئافرەتان.